بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناوی نامیلکە. گوێزەبانە لە سنەتی صحیحی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. ناوی ئامادەکار عەبدولوالی عەبدوڕەحیم عەلی قزلجی. ژمارەی سپاردن 346. نۆرەی چاپ 3ەم. ساڵی چاپ 1433 کۆچی 2012 زاینی. تیراژ 1000 دانە. چاپخانە بنکەی بڵاوکردنەوە: کتێبخانەی سیما چەمچەماڵ، کتێبخانەی سوننا سلێمانی، کتێبخانەی ئیمان سلێمانی، کتێبخانەی زانست کەلار، کتێبخانەی پێشین هەولێر. خوێندنەوەی توبا هەولێری. هەڵەبڕی ئارام یونس سدیق. پێشەکی چاپی یەکەم لاپەڕە 3. الحمد لله الصلاة والسلام على رسول الله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. سورة آل عمران 102. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. سورة الأحزاب آياتي حفتا هتاوكو آياتي حفتاويك. ئاینی پیرۆزی ئیسلام هەستاوە بە چاودێریکردنی مرۆڤەکان هەر لە سەرەتای هاتنە دنیاوە و پاشان قۆناغی گەنجی و وردە وردە چوونە ناو تەمەنی پیری و لە کۆتاییشدا مردنی، چونکە وەک ئاشکرایە دروستکردنی مرۆڤ و پاشان ژیان و مردنی بەبێ هۆنیە و هەروە بەخۆڕایی نییە، بەڵکو مەبەز لە هاتنەبوونی هۆیەکی ڕوون و ئاشکرایە. ئەویش بریتیە لە پەرستنی خوای گەورە و بەو شێوەیەی کە ویستی لەسەرە لەژێر ڕۆشنایی ناردنە خوارەوەی پەیام و هەڵبژاردنی پێغەمبەران عەلەیهی سەلام. مرۆڤش لە هەموو ئاستەکانی ژیانیدا پێویستی بە هەندێک یاسا و حکم و ئاراستەکردن هەیە هەتا بتوانێت لەو ڕێیەوە ڕێگە ڕاست و دروست بگرێتە بەر و خوای گەورە لە خۆی ڕازی بکات. ئەم کتێبەش کە لە بەردەستتدایە باسی قۆناغێکی کاتی دەکات لە ماوەی ژیانی مرۆڤدا کە ئەویش ساتی هاتنە ناو دنیایەتی هەتا 7ەم ڕۆژی لەدایک بوونی، کەواتە پێویستە مسلمان هەستێت بە جێبەجێکردنی ئەو مافەی کە حەقێکی منداڵەکەیەتی بەسەریەوە لەو چەند ڕۆژەی سەرەتای ژیانی کە شەرع بۆی دیاری کردووە. ئەویش بریتیە لە ئەنجامدانی گوێزەبانە و کۆمەڵی کاری تر کە لە ناوەڕۆکی کتێبەکەدا ڕوون کراوەتەوە بە پشتبەستن بە صحیحی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەروەها بۆ چوونی ڕاستی زانایانی پێشین ئەوەندەی کە خوای گەورە توانای داوە. خوێنەری خۆشەویست، بەهۆی نەبوونی نووسراوێکی ڕێک و پێک و تاڕادەیەک نزیک لە سنەتەوە دەربارەی گوێزەبانە بە زوبانی پاراوی کوردی و وەکو ئەرکێکی سەرشانی خۆم بە خزمەتکردنی شەرعی خوا و ڕوونکردنەوەی هەستان بە نووسینی ئەم چەند پەڕەیە وەکو ئامۆژگاری و بریخستنەوەیەک بۆ خۆم و سەرجەم مسلمانانی کوردستان. داواکارم لە خوای گەورە کە بیکاتە مای خێر و چاکە بۆ نووسەرەکەی و بۆ ئەو کەسانەی کە بڵاوی دەکەنەوە و بۆ ئەو کەسانەی دەیخوێننەوە و هەڵدەستن بە جێبەجێکردنی ناوەڕۆکەکەی و هەرچێک کە تێیدا بوو لە حەق ئەوە لە خوای گەورەوەیە و فەضلی خۆیەتی و هەرچێکی تێیدا بوو لە بەتاڵ و ناحەقی ئەوە لە خۆمەوەیە و لە شەیتانی بەدکارەوەیە. وصلى الله وسلم على نبينا محمد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی یەکەم ئەو کارانەی کە لە پێش لەدایکبوون و کاتی لەدایکبوونی منداڵدا هەیە. لاپەڕە 7. فەرمانکردنی شەرع بە مسلمانان بۆ زۆر خستنەوەی وەچە و منداڵ. نهێنی یەکەم قیژە و گریانی ساوای لەدایک بوو. مژدەدان بەو کەسانەی چاوەڕێی منداڵ دەکات ئەو پیرۆزباییەی کە تازە لەدایکبوویەک دەکرێت و پێی دەڵێن بە دایکی کوڕبێت پیشە و کاری سەردەمی نەفامی و پێش هاتنی ئاینی ئیسلامە. فەرمانکردنی شەرع بە مسلمانان بۆ زۆر خستنەوەی وەچە و منداڵ. لاپەڕە 8. ئاینی پیرۆزی ئیسلام هانی مسلمانان دەدات بەوەی کە هەوڵی ئەوە بدەن و وەچەونەوەی زۆر و باش بخەنەوە بۆ ئەوەی ئومەتی ئیسلام هەمیشە لەبەرەو پێشچوون و بەسەڵات و هێزدا بێت هەتا دژمنانی ئیسلام ترس و بیمی مسلمانان لە ناودڵ و دەرونیاندا بۆ ساتێکیش دیانە بێتەوە. لەوانەیە بوترێ زۆری مسلمانان چ دەورێکی هەیە ئەگەر توانای مادی و لۆجیستیان کەم بێت؟ لە وەڵامی ئەم پرسیارەدا دەڵێن ئەگەر مسلمانان لە ڕووی ژمارە و زۆربوون و بیر و باوەڕیان پتەو بوو بەخوای خۆیان ئەوە بێگومان کاریگەریەکی گرنگی دەبێت لەسەر داهاتووی مسلمانان. هەر بۆیە پێویستە گوێنەگرین لەو بیر و بۆچوونە هەڵەیەی کە داوا دەکات ڕێژەی منداڵبوون کەم بکرێتەوە بە بانگەشەی ئەوەی کە پەروەردە و فێرکردنیان کارێکی گرنگە و هەروە ئاسان نییە. نەخێر، هەرگیز لەگەڵ ئەو بۆچوونەدانین وەکو مسلمان و پێشمان وایە کە ئاینی ئیسلام هەستاوە بە چارەسەرکردنی پەروەردەکردنی منداڵ بە تایبەتی و مرۆڤ بە شێوەیەکی گشتی
و کۆمەڵێک ئاداب و ئاکاری بۆ داناوە هەر لە هاتنە ناو دنیاوەی هەتا کۆتا پلەکانی ژیانی. بەڵکو لەسەرمان پێویستە کە هەستین بە جێبەجێکردنی ئەو فەرمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هانی مسلمانان دەدات بەوەی کانەوەی زۆر بخەنەوە و لە چەندەها فەرمودەدا ئاماژەی پێکردووە لەوانە با ئەو ئافرەتەی دەچنە داخوازی کەسێکی خاوەن ڕێز و خۆشەویست بێت و لە هەمان کاتدا توانای منداڵبوونی هەبێت و من دڵخۆشم بە زۆریتان لە چاو ئومەتەکانی تردا لە ڕۆژی دوایی. لەوانەیە بوترێ ئێمە چۆن بزانین کە ئەو ئافرەتە منداڵی زۆری دەبێت؟ دەڵێن بڕوانە دایکی و پوری و خزمانی نزیکی وخوای پەروەردگار دەفەرمێت أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن. سوورەتی بەقەرە ئاەتی 187. واتە لەمە دوا بۆتان هەیە بچنە لای خێزانەکانتان کە مەبەست پێی شەوانی ڕەمەزانە و بەو نیازە بچنە لایەن کە خودای گەورە ئەوەی کە نووسیویەتی لە چارەتان پێتانی ببەخشێ کە لەسەر بۆچوونی هەندێک لە زانایانی وەکو مجاهید و والحەکەم و عەکرەمە و هەتا دوایی بریتیە لە منداڵ و دایکمان عائیشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت ژنهێنان سونەتی منە و هەر کەسێک کردەوە بە سونەتی من نەکات ئەوە لە من نییە. ژن بهێنن من شانازی بە زۆریتانەوە دەکەم لە بەرامبەر ئومەتەکانی تردا لە ڕۆژی دوایی. نهێنی یەکەم قیژە و گریانی ساوای لە دایک بوو لاپەڕە 11. ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێت بۆمان دەگەیڕێتەوە لە پێغەمبەری خودداوە صلی الله علیه وسلم کە فەرموویەتی ئەو قیژەی کە منداڵ دەیکات لە کاتی لە دایک بوونیدا بەهۆی ئەو تێوەژەنینەی شەیتانەوەیە لەو کاتەدا کە لە دایک دەبێت شەیتان ئامادەیە و ئەکێشێت بە هەردوو کەلەکەیدا و ئازاری پێدەگات هەر بۆیە منداڵەکەش دەست دەکات بە گریان تەنها عیسا نەبێت سەلامی خوای لەسەر بێت چونکە شەیتان کاتێک ویستی لێی بدات لە پشتەوە لێیاندا و نەیتوانی ئازار بە عیسا سەلامی خودای لەسەر بێت بگەێنێت. جا باشە هێشتا ئەم منداڵە هیچ نازانێت ئەم دوژمنە سەرسەختەی ئاوای لێ دەکات و ئەوەندە ڕقی لێیەتی ئەی باشە کە وردە وردە گەورە بووە و چوە تەمەنەوە دەبێت چی لێ بکات پەنا بخوا لە شەڕی شەیتان. و هەر دەربارەی گریانی منداڵ ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت و گریانی منداڵ لە کاتی لەدایک بوونیدا بەڵگەیە لەسەر لەشتاغی و بەهێزی و توند و تۆڵی ئەو منداڵە. مژدەدان بەو کەسەی کە چاوەڕێی منداڵ دەکات لاپەڕە 12. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی مژدەبەخشینی کردووە بەو کەسانەی کە منداڵیان پێبەخشراوە لەلایەن خودای گەورەوە لە چەندەها ئاەتدا و ئەو مژدانە دەبێت بەهۆی دروستبوونی سۆز و خۆشەویستی لە نێوان مسلماناندا. خوای گەورە دەفەرمێت إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا. سوورەتی مەریەم ئاەتی 7. هەروەها دەفەرمێت فبشرناه بغلام حليم. سوورەتی سافات ئاەتی 101. خوای گەورە لەم دوو ئاەتەدا مژدە دەدات بە هەردوو پێغەمبەرەکەی زەکەریا و ئیبراهیم سەلامی خودایان لەسەر بێت کەوا منداڵی پێبەخشیون و لەبەر ئەوەی مژدەدان مرۆڤ دڵخۆش دەکات و ئاسوودەی دەکات سنەتە بۆ مسلمانان کە هەستێت بە مژدەبەخشین و دڵخۆشکردنی برای مسلمانی و خۆشحاڵی بکات بە شتانەی کە پێی خۆشە خۆ ئەگەر پێش ئەو مژدەکەیان پێدا سنەتە پیرۆزبایی لێ بکات و جیاوازی مژدەدان و پیرۆزباییکردن ئەوەیە کە مژدەدان ئاگادارکردنەوەیەتی لەو شتێک کە خۆشحاڵی دەکات و پیرۆزباییکردن دوعاکردنە بۆ ئەو کەسەی بەوەی کە خوددا خێر و چاکەی توش بکات لەو شتێک کە پێشتر هەواڵیان داوەتێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. مژدەدان بەو کەسەی کە چاوەڕێی منداڵ دەکات. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی مژدەبەخشینی کردووە بۆ کەسانەی کە منداڵیان پێبەخشراوە لەلایەن خوای گەورەوە لە چەندەها ئاەتدا و ئەو مژدانە دەبێت بەهۆی دروستبوونی سۆز و خۆشەویستی لە نێوان مسلمانان. خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی مەریەم ئاەتی 7. يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا. ولا سورة صافات آياتي 101. فبشرناه بغلام حليم. خوای گەورە لەم دوو ئاەتەدا مژدە دەدات بە هەردوو پێغەمبەرەکەی زەکەریا و ئیبراهیم سەلامی خودایان لەسەر بێت کەوا منداڵی پێبەخشیون و لەبەر ئەوەی مژدەدان مرۆڤ دڵخۆش دەکات و ئاسوودەی دەکات سنەتە بۆ مسلمان کە هەستێت بە مژدەبەخشین و دڵخۆشکردنی برای مسلمانی و خۆشحاڵی بکات بەو شتانێک کە پێی خۆشە خۆ ئەگەر پێش ئەو مژدەکەیان پێدا سنەتە پیرۆزبایی لێ بکات و جیاوازی نێوان مژدەدان و پیرۆزباییکردن ئەوەیە کە مژدەدان ئاگادارکردنەوەیەتی لەو شتەی کە خۆشحاڵی دەکات و پیرۆزباییکردن دوعاکردنە بۆ ئەو کەسەی بەوەی کە خوددا خێر و چاکەی توش بکات لەو شتەی کە پێشتر هەر داویەتێ.
هەروەها دروستە و کارێکی جوانە کە ئەو کەسەی مژدەکەت دەداتێ شتێکی پێ ببەخشی، هەروەک چۆن کەعبی کوڕی مالیک عەباکەی خۆیدا بەو کەسەی کە مژدەی لێخۆشبوونی خوایی بۆ هێنا و پێویستە وەکو مسلمان حەز بە خۆشی و شادی مسلمانان بکەین و دڵتەنگ و ناڕەحەت ببین بە ناخۆشیان. وتنی بە دایکی کوڕبیت پیرۆزبایی سەردەمی نەفامەکان بووە. ئەم جۆرە پیرۆزباییکردنە کارێکی خراپە و پیشە و کاری سەردەمی نەفامیە و دروست نییە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە. وەک حەسەن بۆمان دەگەێڕێتەوە، عەقیلی کوڕی ئەبی تاڵیب ژنێکی خواز لە قەومی جەشم کاتێک کە خزمەکانی هاتن بۆ لای پێیان وت بە دڵی خۆش بێت و بە دایکی کوڕبیت. ئەویش وتی وام پێ مەڵێن چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کردووە لە وتنی ئەو قسەیە. ئەوانیش وتیان ئەی بڵێن چی ئەی باوکی زەید؟ فەرمووی بڵێن خوای گەورە بەرەکەت بخاتە هاوسەرگیریتانەوە، خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنێت بەسەرتاندا. ئێمە فەرمانمان پێکراوە کە ئاوا بڵین. دوو پرسیاری گرنگ. پرسیاری یەکەم، ئایا دروستە سنووردارکردنی خستنەوەی منداڵ؟ وەڵام، ئەم سنووردارکردنە یەکێکە لەو بەڵایانەی کە مسلمانان پێوەی گیرۆ دەبوون، لەگەڵ ئەوەی کە ئەم سنووردارکردنە چەندەها شێوەی هەیە. بۆ نمونە ئەگەر ئەو دیاریکردنەوەی منداڵبوونە لە ژمارەیەکی کەمدا بگەڕێتەوە بۆ ئامۆژگاری پزیشکە مسلمانە دڵسۆزەکان، وەکو ئەوەی کە ئامۆژگاریان بۆ ئەو ژن و مێردە ئەوە بێت کە سنووردارکردنی منداڵیان لە بەرخاتری تەندروستی ئافرەتەکەیە کە بەهۆیەوە زیانی پێدەکات. ئەگەر ئەم ئامۆژگاریە لەلایەن پزیشکێکی زیرەکی مسلمانەوە بوو، ئەو کاتە ئەمە عوزرێکی شەرعیە بۆ ئەو ئافرەتە کە نەهێڵێت منداڵی ببێت مادەم زیانی پێدەگات. ئەم جۆرە لە نهێشتنی منداڵ بوون لە دوای چەندانەیەک دروستە. با نمونەیەکی تر باس بکەین کە پێچەوانەی نمونەکەی پێشترا. ئەگەر هاتوو ژن و مێردێک حەزیان کرد ئیتر منداڵیان نەبێت یان منداڵیان زۆر نەبێت بەهۆی ترسی هەژاری، بۆ نمونە دەڵێت من و ژنەکەم دوو منداڵیشمان هەیە، ئەوە 4، پێنجەمیشمان سەگەکەمانە. هەر یەکێک لەم ئەندامانە چەندە ڕۆژانە سەرف دەکات و چەندی پێویستە کە ئەمەش سیفەتی گاو و ڕجوولەکەیە. ئەو پارەی بەهۆی فەرمانبەریەوە وەریدەگرین سەریمان کار ئەوەندەیە کە بەشی ئەم پێنجەمان بکات. ئەم بێنەوبەردەی لە ئیسلامدا حرامە و دروست نییە. لەبەر ئەوەی پاڵنەر بۆ نهێشتنی منداڵبوون لێرەدا بریتیە لەو بیرکردنەوە نەفام و خراپەی پێشهاتنی ئاینی ئیسلام کە خوای گەورە مسلمانانی لێ ئاگادار دەکاتەوە و دەفەرمێت منداڵەکانتان مەکوژن لە ترسی هەژاری، ئێمە ڕزقی ئێوە و ئەوانیش دەدەین. هەروەها کەسی باوەڕدار و مسلمان باوەڕی وایە کە ئەو منداڵە پێش ئەوەی بێتە ئەم دنیاوە هەر لە ناوسکی دایکیدا ڕزقەکەی دیاری کراوە، هەروەک لە فەرمودەی صحیحی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هاتووە. کەواتە نەهێشتنی بوونی منداڵ یان دیاریکردنی بە ژمارەیەک دروست نییە و حرامە مەگەر لەبەر هۆی نمونەی یەکەم نەبێت. پرسیاری دووەم، ئایا دروستە بەکارهێنانی حەبی نەهێشتنی منداڵ بوون؟ وەڵام، دروست نییە بەکارهێنانی ئەم جۆرە حەبانە تەنها لە حاڵەتێکی زۆر پێویستدا نەبێت. ئەویش کاتێک کە پزیشکی شارەزا بڕیار بدات بەوەی کە سکپڕبوونی ئەو ئافرەتە دەبێتە هۆی زیانگەیاندن بە تەندروستی و مردنی دایکەکەی لێ دەکەوێتەوە. بەڵام بەکارهێنانی ئەو حەبە بۆ دواخستنی ماوەی سکپڕبوون دروستە بۆ ئافرەتێک ئەگەر پێویستی پێبێت، وەک ئەوەی کە تەندروستی و لاشەی توانای ئەوەی نەبێت کە هەموو ساڵێک منداڵی ببێت، یاخود بەهۆی شیردانی منداڵی بچووکیەوە نەتوانێت بۆ مەرجەی ئەو حەبەی بەکاردەهێنێت ڕێ لە سکپڕبوون نەگرێت، بەڵکو تەنها ماوەی سکپڕبوونەکە دوا بخات. ئەمەش کاتێک دەبێت کە سەردانی پزیشکی شارەزا بکات و ئەو بڕیار بدات بەوەی کە پێویستە ئەو حەبا بەکار بهێنێت. بەشی دووەم، شیرینکردنی مەڵاشووی. لاپەڕە 21. شیرینکردنی مەڵاشووی بریتیە لە جوینی شتێک و پاشان شتە جوراوەکە بخرێتە ناودەمی منداڵەکەوە و بسوێتە مەڵاشووی و لە ڕووی زمانەوانیەوە بەشی سەرەوەی ناوپۆشی دەم یاخود بەشی خوارەوەی ئەملاو ئەو لای بەشی پێشەوەی هەردوولا چەنگ. بۆ منداڵ بریتیە لە جوینی خورما یان هەر شتێکی تر نەرم و تفتی بکات بە شەویلگەکانی بەڵگەش لەسەری. فەرمودەکەی ئەبوو موسای ئەشعەری خوای لێ ڕازی بێت دەفەرمێت کوڕێکمان بوو منیش بردم بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەویش ناوینا ئیبراهیم و مەڵاشوی شیرین کرد بە خورمای جوراوی ناودەمی خۆی و دوعای خێر و بەرەکەتی بۆ کرد. پاشان دایەوە دەستم و ئەو منداڵە کوڕا گەورەی ئەبوو موسا بوو. دەبینی لە دوای لەدایکبوونی ئەو منداڵە باوکی هەرزوو هێنای بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە دوای ناونانی مەڵاشی شیرین کرد بە خورما. کەواتە ئەگەر کەسێک نەیتوانی گوێزەبانە بکات یان نەیویست بیکات، پێویست ناکات ناونانەکەی دوا بخات بۆ ڕۆژی حوتەمی. هەروەها شیرینکردنی مەڵاشی منداڵ مەرج نییە حوتەم ڕۆژ بێت، بەڵکو دروستە و سنەتە دوا بە دوای لەدایکبوونی مەڵاشی شیرین بکرێت. ئەسمائی کچی ئەبوو بەکر خوای لێ ڕازی بێت سکپڕ بوو بە عەبدوڵڵاوە و باسی بەسەرهاتی خۆی دەکات و دەفەرمێت لە مەککەوە کۆچمان کرد بۆ مەدینە و سکم 9 مانگ بوو. کاتێک کە گەیشتینە مەدینە لە قوباء لاماندا و لەوێ منداڵەکەم بوو. پاشان بردم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەویش خستێ کۆشیەوە و داوای خورمای کرد. اینجا خورماکەی خستە ناو دەمیەوە و جوی. پاشان هەندێکی خستە ناو دەمی منداڵەکەمەوە. ئەوە یەکەم شت بوو کە چوە ناو گەدەیەوە.
هەر بە خوڕماکە مەڵاشی شیرین کرد و دوعای خێری بۆ کرد و دەستی هێنا بە لاشەیدا. عائیشە خوای لێ ڕازی بێت دەگەڕێتەوە منداڵێکیان هێنا بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ناودەمی شیرین بکات. منداڵەکە میزی کرد بە کۆشیدا و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئاوی کرد بە شوێنی میزەکەدا. فرمودەکەی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێت دەربارەی تەڵعا ڕەزای خوای لێ بێت تێیدا هاتووە. ئەبوو تەڵحە پێی وتم ئەم منداڵە هەڵبگرا هەتا دەیبێتێ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و چەندەن کە خوڕمایەکی وشکیشم لەگەڵیدا نارد. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم منداڵەکەی لێ وەرگرتم و فەرمووی هیچی لەگەڵدا هاتووە؟ وتیان بەڵێ. چەندەن کە خوڕمایەکی وشک، ئەویش خوڕماکەی وەرگرت و جووی، پاشان هێنایە دەر لە ناو دەمیدا و خستیە ناودەمی منداڵەکەوە. پاشان مەڵاش و ناودەمی پێشیرین کرد و ناوی نا عەبدوڵڵا. ئەم فەرمودانەی کە باسمان کرد بەسە بۆ ڕوونکردنەوەی ئەو کارە کە بریتێ لە شیرینکردنی مەڵاشوی منداڵ و بزانین کە سونەتە و پێویستە پێی هەستین. ئیمامی نەوەوەی دەفەرمێت ئەم فەرمودانە چەند سوودێکی لێوەردەگیرێ. لەوانە سونەتە مەڵاشوی منداڵ شیرین بکرێت بە تێکڕای زانایان. هەروەها کەسێکی خاوەن بیر و باوەڕپاک و کردار و وتە جوان هەستێت بەو کارە ئیتر پیاو بێت یان ئافرەت. هەروەها سونەت وایە کە مەڵاشی بە خوڕما شیرین بکرێت، بەڵام ئەگەر بە غەیری خوڕماش مەڵاشیان شیرین کرد هەر دەبێت، هەرچەندە خوڕما چاکترە. هەروەها ڕازیبوون بەو ناوەی ئەو کەسەی کە مەڵاشی شیرین دەکات. سوودی مەڵاش و شیرین کردن. زانایان قسە و باسێکی زۆریان کردووە دەربارەی حکمت لە مەڵاش و شیرین کردن و باسی زۆرێک لەو بۆچوونە جیاوازیان کردووە دەربارەی ئەو مەسەلەیە لەگەڵ ئەوەی کە هیچ کام لەم بۆچوونانە پاڵپشتینیە لە شەرعدا. ئیمام العەینی لە عەمدەت القاریئدا دەفەرمێت ئەگەر بڵیت سوودی مەڵاش و شیرین کردن چییە؟ ئەوا دەڵێم هەندێک لە زانایان دەفەرمون بۆ ئەوەیە کە ئەم منداڵە ڕابێت و پەراوە بێت بەوەی هەتا بتوانێت نان بخوات. سوبحان الله، لەم بۆچوونە سارد و سڕا. کەی ئەمە ڕاستە لە کاتێکدا کە مەڵاش و شیرین کردن دوا بە دوای لەدایک بوونیەتی و نان خواردن زیاتر لە دوای دووەم ساڵی دەست پێ دەکات، یان کەمتر یاخود زیاتر. بەڵکو حکمت تێیدا گەشبین بوونە بەوەی کە ئەو منداڵە باوەڕدار بێت لەبەر ئەوەی خوڕما بەرهەمی ئەو درەختەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوپاندوویەتی بە ئیماندارانەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بانگدان بە گوێی منداڵە لەدایک بووەکەدا. لاپەڕا 27. هەموو ئەوانەی کە باسی ئەم مەسەلەیان کردووە یاخود تشتیان نووسیوە زۆربەیان دەڵێن بانگدان بە گوێی منداڵدا سونەتە، بەڵام لە ڕاستیدا وانییە، چونکە هەموو ئەو فەرمودانەی دەربارەی بانگدان هاتووە هەر هەمووی لاوازە و لە کتێبی ئەحکام المەولوددا کە نووسراوی هەردوو قوتابی سالم عەلی ڕاشد و محەممەد خەلیفە محەممەد ڕەباحدا بە شێوەیەکی تێر و تەسەل باسی ئەو فەرمودانە کراوە و لێکۆڵینەوەیەکی باشی لەسەر کراوە. منیش لە بەرگرنگی باسەکە بە پێویستم زانی کە بۆتی نەقڵ بکەم هەرچەندە دوور و درێژە. دەربارەی بانگدان بە گوێی منداڵدا سێ فەرمودە هاتووە. یەکەم، لە ئەبی ڕافعەوە دەگەێڕنەوە پێغەمبەری خودام بینی صلی الله عليه وسلم بانگیدا بە گوێی حەسەنی کوڕی عەلیدا، هەروەکو بانگی نوێژ کاتێک کە فاتمە بووی ڕەزای خوای لێبێت. دووەم، فەرمودەی ئیبن عەباس پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگیدا بە گوێی حەسەنی کوڕی عەلیدا ڕەزای خوایان لێبێت ئەو ڕۆژەی کە لەدایک بوو، بانگیدا بە گوێی ڕاستیدا و قامەتیدا بە گوێی چەپیدا. فەرمودەی سێم حوسەینی کوڕی عەلی هەر کەسێک منداڵێکیان بوو و بانگیدا بە گوێی ڕاستی و قامەتیدا بە گوێی چەپیدا ئەوا جنۆکە ناتوان زیانی پێ بگەێنن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سێم، گوێزەبانە. لاپەڕا 36. وشەی گوێزەبانە لە چیەوە هاتووە؟ العەقیقە، بەو شێوەی کە فەتحەیەک لەسەر پیتی عەیندایە دەگەڕێتەوە بۆ ئەو ئاژەڵەی کە سەر دەبڕێت بۆ منداڵی تازە لەدایک بوو، لەگەڵ ئەوەی کە جیاوازی هەیە دەربارەی بنچینە و بنەمای ئەم وشەیە. ئەبوو عوبەید وەلئەسماعی وتویانە ئەسڵی ئەم وشەیە بریتیە لەو قژەی کە لەسەری منداڵی تازە لەدایک بوودا ڕواوە کاتێکە لە ناوسکی دایکیدا بووە، و زەمەخشەریش کەسانی تر لە ئەهلی عیلم ئەم بۆچوونیان بەلاوە پەسەندە. هەروەها هەندێکی تر دەڵێن ناوی حەوتەم بەو ئاژەڵە دەڵێن کە سەر دەبڕێت بۆ ئەو منداڵە لەو کاتەدا، لەبەر ئەوەی لە کاتی سەربڕینەکەدا قژی دەتاشرێ. و ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت ئەم وشەیە وەرگیراوە لە دوولەتکردن و بڕین. ئیبن عەبدولبەڕ و کۆمەڵێک هەمان بۆچوونیان هەیە. خەتابی دەفەرمێت گوێزەبانە ناوی ئەو ئاژەڵەیە کە سەر دەبڕێت لە پای ئەو منداڵی کە تازە لەدایک بووە، و بۆیە دەوترێت عەقیقە لەبەر ئەوەی شوێنی دیاریکراو لە ملی ئەو ئاژەڵە لێ دەکرێتەوە و دەبڕێت. ئیبن فارس دەفەرمێت ئەو حەیوانێک کە سەر دەبڕێت و قژی ئەو ساوایی کە دەتاشرێت بە هەردووکیان دەوترێت گوێزەبانە. هەندێکی تر دەڵێن گوێزەبانە بە وشەیە دەوترێت کە وڵاخەکەی تێدا سەر دەبڕێت.
حافظ ابن حەجر دەفەرمێت دەربارەی ئەوەی کە بەو ئاژەڵە دەڵێن گوێزەبانە، عەطا لە ئیبن عەباسەوە بە مەرفوعی هێناویەتی بۆ کرد و گوێزەبانە و بۆ کچ یەک گوێزەبانە دەکرێت. هەروەها ئەلعەق لە زمانەوانیدا بە مانای بڕین و پچڕاندن قەتع دێت. هەروەها دەوترێت دەربارەی ئەو کەسەی کە پەیوەندی دەبڕێت لەگەڵ دایک و باوکیدا، ئەلعاق لیوالیدەیهی. وا جەوهەری دەفەرمێت دەوترێت گوێزەبانەی بۆ منداڵی کرد کاتێک ئاژەڵ سەدەبڕێت لە حەوتەم ڕۆژیدا، و ئەم ناوەش واتە گوێزەبانە هەموو سەربڕینێک ناگرێتەوە، تەنها ئەوە نەبێت کە لە دوای لەدایکبوونی ساوا سەردەبڕێت. و ئەمە بۆ چوونی زانای کۆچکرد و شێخ محەممەد بن ساڵحە ڕەحمەتی خوای لێبێت، کەواتە گوێزەبانە لە شەرعدا بۆ ئاژەڵە دەوترێت کە بۆ ساوای لەدایکبوو سەردەبڕێت وەکو سوپاس و ستایشێک بۆ خوای گەورە بە مەبەست و نیازی عیبادەت و مەرجی تایبەت. واجبیەتی گوێزەبانە زۆربەی زۆری زانایان فتوایان داوە بەوەی کە حکمی ئەو کارە هاتووە و جێگیر بووە لە شەرعدا و دروستیەتی ئەو کارە هیچ گومانێکی تێدا نییە. لەوانە ئیبن عەباس و ئیبن عومەر و عائیشە و شارەزایانی تابعین و پێشەوە و زانایانی شاڕان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت و کۆمەڵێک فەرموودا لەو بارەیەوە هاتووە. لەوانە پێغەمبەر سەڵامی خوای لەسەر بێت فەرمووی هەموو منداڵێک کە لەدایک دەبێت گوێزەبانەی خۆی لەگەڵدایە جا خوێنی بۆ بڕێژن بە سەربڕینی حەیوانەوە ئازار و ناڕەحەتی لێ دوور بخەنەوە. دووەم، هەروەها فەرموودەکەی سەمورە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەموو منداڵێک کە لەدایک دەبێت بارم تەیە هەتا ئەو گوێزەبانەی بۆ نەکرێت. و فەرموودەکەی خاتوو عائیشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین کەوا گوێزەبانە بکەین بۆ منداڵی کوڕ و دوو شەک و بۆ منداڵی کچ شەکێک. بۆ چوونی زانایان ئیمامی شافعی دەفەرمێت دوو کەس لە بابەتی گوێزەبانەدا ڕۆچون، یەکێکیان دەڵێت ئەو کارە بیدعەیە و ئەوی تریان دەڵێت واجبە. ئەو کەسەی کە ئیمامی شافعی باسی دەکات بەوەی کە دەڵێت واجبە مەبەستی پێی ئیمام لەیث بن سەعدە، لەگەڵ ئەوەی کە تەنها ئەم پێشەوا بەڕێزە وا نافەرمێت بە تەنها، بەڵکو حەسەن و داودیش دەفەرمون واجبە. ئەوە ئەو کەسەی کە دەڵێت بیدعەیە مەبەستی پێی ئیمام ئەبوو حەنیفەیە. ئیبن منظور دەڵێت هاوڵانی ئەبوو حەنیفە کە بە ئەهلی ڕەئی ناسراون ئینکاری ئەوە دەکەن کە گوێزەبانە سونەت بێت. ئەم بۆ چوونەشیان پێچەوانەی ئەو هەموو فەرموودە ڕاست و دروستن کە باس کراوە و بەڵگەی ئیمام ئەبوو حەنیفە و هاوڵانی ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پرسیاری لێکرا دەربارەی گوێزەبانە بە لەفزی ئەلعەقیقە، ئەویش فەرمووی لا يحب الله العقوق، خوای گەورە ئەو ناوی پێخۆش نییە چونکە وەک وتمان وشەی ئەلعەقیقە لە عەقەوە هاتووە کە بە مانای ئازار و ناڕەحەتی دێت. اینجا فەرمووی هەر کەسێک لە ئێوە منداڵیان بوو و ویستی حەیوانی بۆ سەر ببڕێت ئەوە با بۆ منداڵی کوڕ دوو مەڕ کە لە یەکەوە نزیک بن و بۆ منداڵی کچ یەک مەڕ. بەڵام ئەم فەرموودەیە بە هیچ شێوەیەک نابێتە بەڵگە بۆیان و هیچ کاریگەریەکی نییە لە گۆڕینی حکمی گوێزەبانە. حافظ ابن حەجر دەفەرمێت ئەم فەرموودەیە تەنها ئەوەی لێ وەردەگیرێت کە باشتر وایە لە باتی ئەوەی بوترێ عەقیقە بوترێ نەسیکە. هەروەها ئیبن ئەبی دەم ڕیوایەتی کردووە لە هەندێک لە هاوڵانەوە کە فەرموویانە باشتر وایە بوترێ نەسیکە، هەروەک چۆن باشتر وایە بوترێ ئەلعیشا لە جیاتی عەتەمە. و ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت و ئەو وتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت عەقیقەم پێخۆش نییە، ئەوە تەنها ئاگادارکردنەوەیە لەسەر خراپی ئەو ناوانەی کە دڵ لێی ڕادەکات و پێیخۆش نییە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دڵتەنگ دەبوو بەو شتانە هەتا ئەوەی کە هەموو ناوێکی ناخۆشی دەگۆڕی بەخۆش و وازی دەهێنا لەو شوێنانەی کە ناوەکانیان ناخۆش بوو و تێیدا دانەدەنیشت و تێنەدەپەڕی بە نێوان دوو شاخ کە ناوەکانیان ناخۆش بووە و حەزی بە ناوی خۆش و تێڕوانینی باش بوو. هەروەها محەممەد بن حەسەن دەڵێت گوێزەبانە حکمەکەی لە شەرعدا نەماوە و نسخ بووەتەوە بە بەڵگەی فەرموودەی نسخ الأضحى كل الذبح، واتە قوربانیکردن هەموو سەربڕینەکانی تری لابردوونەی هێشت، بەڵام ئەم فەرموودەیە لاوازە. هەروەک حافظ ابن حەجر دەفەرمێت هەروەها ئەبی ڕافع بۆمان دەگەیڕێتەوە کاتێک کە فاتمە خوای لێ ڕازی بێت حەسەنی بوو وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتوانم گوێزەبانە بۆ ئەم کوڕم بکەم و حەیوانی بۆ سەر ببڕم؟ فەرمووی نەخێر، بەڵام سەری بۆ بتاشە و بەقەت کێشی قژەکەی زیو بکڕە و بیدە بە هەژاران. فاتمە دەفەرمێت منیش هەر بەو جۆرەم کرد و کاتێک کە حوسەینیشم بوو هەر هەمان شتم کرد. بە هەمان شێوە ئەم ڕووداوەش نابێتە بەڵگە بۆ ئەوانەی کە دەڵێن گوێزەبانە سونەتە. حافظ ابن حەجر لە فتح الباری دەفەرمێت مامۆستاکەم لە شەرحی سونەن الترمذیدا دەفەرمێت
تەفسیری ئەم فەرمودەیە بەوە دەکرێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێزەبانەی بۆ حەسەن و حوسێن کرد بێ و پاشان فاتمە داوای ئیزنی لێ کردووە بۆ ئەوەی خۆشی گوێزەبانەیان بۆ بکات، هەر بۆیە نەیهێشتووە. منیش دەڵێم ئیبن حەجر لەوانەیە بەهۆی ڕێگری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فاتمە بۆ ئەنجامدانی گوێزەبانە بۆ کوڕەکەی بۆ ئەو بگێڕێتەوە کە ئیمامی عەلی ئەو کاتە هەژار بوو بێت، هەر بۆیە ڕێنمووی کردوون بۆ جۆرێک لە خێر و سەدەقە کە لە حەیوان سەربڕین ئاسانتر بووە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پاش ماوەیەک دەسەڵاتی هەبوو بێت و گوێزەبانەی بۆ کردبن. هەروەها فەرمودەیەک هەیە کاتێک کە منداڵیان لەدایک بوو بە دەیانهێنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەویش دوعای خێری بۆ دەکردن و مەڵاشوی شیرین دەکرد. بە هەمان شێوە ئەم فەرمودەیەش بەڵگەنیە لەسەر ئەوەی کە گوێزەبانە سوننەتە، لەبەر ئەوەی ئەم فەرمودەیە بەڵگەی تێدا نییە کە ئەو منداڵانە گوێزەبانەیان بۆ نەکراوە، لەبەر ئەوەی باسی نەکردووە. و قاعیدەیەکیش هەیە دەڵێت نەبوونی زانیاری دەربارەی شتێک مانای ئەوە ناگەیەنێ کە ئەو شتە نییە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واجب نییە لەسەری گوێزەبانە بۆ ئەو منداڵانە بکات، بەڵکو واجبە کە سوکاری منداڵەکە بۆی بکەن. خۆ ئاشکرایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری هیچ منداڵێکی نەتاشیوە. ئەکرێ بڵێن سەرتاشینی منداڵ دروست نییە یان نەهاتووە، کەواتە ڕوون بیەوە کە ئەنجامدانی گوێزەبانە واجبە و دەبێت کە سوکاری ئەو منداڵە پێی هەستن ئەگەر توانایان هەبوو. و پێشینەی ئەم ئومەتە بەردەوام هەستاون بە جێبەجێکردنی ئەم حکمە شەرعیە و پەیوەستبوون پێوەی. ئەوە تا یەحیە ئەنساری دەفەرمێت گەشتم بە زۆرێک لە پێشین و ژیام لە ناویاندا، هەرگیز وازیان لە ئەنجامدانی گوێزەبانە نەدەهێنا و حەیوانیان بۆ منداڵی کوڕ و کچیان سەردەبڕی. و ئیبن منذەر دەفەرمێت زانایان بۆ چونیان جیاوازە دەربارەی واجبیەتی گوێزەبانە. هەندێکیان دەفەرمون گوێزەبانە واجبە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردووە و فەرمانەکەشی واتە فەرزە. و حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێبێت دەربارەی پیاوێک کە گوێزەبانەی بۆ نەکرابێت دەفەرمێت خۆی بۆ خۆی دەکات. و ئیبن زەنات دەفەرمێت گوێزەبانە کارێکە لە کارەکانی مسلمانان و ئەو مسلمانانەی کە پێیان ناخۆش بوو کە وازی لێ بهێنن. و ئیمام مالیک دەفەرمێت گوێزەبانە کاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و واجبە. ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت سنەتی واجب لای هاوڵانی مالیک ئەوەیە کە پێی دەوترێ سنەتی مؤەکەدە و حەزیان بە واسهێنانی نەکردووە، هەر بۆیە ناوی دەنێن واجب واتە سنەتە واجبەکان. هەر بۆیە دڵن خۆشۆرنی جومعە سنەتێکی واجبە و قوربانیکردن سنەتێکی واجبە و گوێزەبانە سنەتێکی واجبە. و دەربارەی ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێت لە بابەتی گوێزەبانەدا دوو ڕیوایەتی لێوە کراوە لەسەر واجب بوونی، هەروەک هاوڵانی لێیانەوە گێڕاوەتەوە، بەڵام دەقێکی ڕوون و ئاشکرانیە لێوەی لەسەر واجب بوونی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو منداڵە بارمتەیە هەتا گوێزەبانەکەی بۆ نەکرێ. لاپەڕە 76 دەربارەی ئەم بەشە لە فەرمودەکە زانایان جیاوازیەکی زۆریان هەیە. خیتابی دەفەرمێت زانایان بۆچوونی جیاوازیان هەیە دەربارەی تێگەیشتن لەم بەشەی فەرمودەکە و باشترین بۆچوونێک کە دەربارەی ئەم مەسەلەی هاتبێت ئەو بۆچوونەی ئیمامی ئەحمەدە کە دەفەرمێت بارمتا واتە لە کاتی شەفاعەتکردندا ئەو منداڵە ناتوانێت شەفاعەت بۆ دایک و باوکی بکات. هەندێک لە زانایان دەفەرمون واتای ئەوەیە کە گوێزەبانە پێویستە و هەر دەبێت بۆی بکرێت. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو منداڵی شوبهاندووە بە بارمتەیەک کە لە دەستی بارمتەگردایە و دەستی بەسەرداگرتووە، واتە ئەو منداڵە بارمتەیە لە لای ئەو گوێزەبانەیە هەروەک چۆن بارمتەیەک لە لای بارمتە هەڵگرا و ئەمە بەڵگەیە لەسەر واجبیەتی گوێزەبانە. و عەطا بن ئەبی ڕەباح دەفەرمێت ئەو دایک و باوکە بێبەش دەبن لە شەفاعەتی منداڵەکەیان. و لە سوودەکانی گوێزەبانە ئەوەیە کە قوربانیەکە بەهۆیەوە مرۆڤ نزیک دەبێتەوە لە خوا لە جیاتی ئەو منداڵی کە لە دایک بووە لە سەرەتای هاتنە ناو دنیایەوە و منداڵەکەش ئەو پەڕی سوودی لێ وەردەگرێ، هەروەک چۆن سوود لەو دوعایە وەردەگرێ کە بۆی دەکرێت. هەروەها لە سوودەکانی ئەوەیە کە ئەو منداڵە ڕزگاری دەبێت لەو بارمتەیە کە تێیدایەتی. هەروەها فیدیەیەکە کە لە باتی ئەو مناڵە دەدرێت، هەروەکو ئەو فیدیەی کە خوای گەورە ناردی لە جیاتی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت کە بەرانێک بوو و خەڵکانی پێش ئیسلام ئەم گوێزەبانەیان دەکرد و سەری منداڵەکان سوور دەکرد بە خوێنی ئاژەڵەکە. وەکە ئیسلام هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کارەی وەکو خۆی هێشتەوە و کە سەربڕینی ئاژەڵێکە و ناوی لە عەقیقەوە گۆڕی بۆ نەسیکە و فەرمووی بە هیچ جۆرێک سەری منداڵەکە سوور نەکەن بە خوێن.
و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ڕاگەیاندوین کە دەبێت ئەم سەربڕینە وەکو عیبادەت ئەنجام بدەین، هەر وەکو قوربانی بە دوور نییە لە حکمەتی خواوە لە ڕووی شەرع و قەدەرەوە کە ئەم گوێزەبانە بێتە هۆی جوانگەشەکردنی ئەو منداڵە و بەردەوام سەلامەت بوونی و درێژی تەمەنی و پارێزراوی لە شەیتان هەتا بە هەر ئەندامێکی ئەو ئاژەڵە ئەندامێکی ئەو منداڵە ڕزگاری دەبێت لە ناڕەحەتی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. تاشینی سەری منداڵی لەدایک بوو لاپەڕا 78. دەربارەی تاشینی سەری منداڵ لە دوای لەدایک بوونی لە چەند فەرموودەیەکدا فەرمانی پێکراوە. یەکەم، فەرموودەکەی سەمرا و تێیدا هاتووە سەری بۆ دەتاشرێت. فەرموودەکەی عەلی تێیدا هاتووە ئەی فاتمە سەری بۆ بتاشە. فەرموودەکەی عەمڕۆ تێیدا هاتووە ناڕەحەتی لێ دوور دەخرێتەوە. کەواتە هەموو ئەم فەرمودانە بەڵگەیە لەسەر واجبیەتی تاشینی سەری منداڵ، چونکە بە شێوەی فەرمانپێکردن هاتووە لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم و دەبێت ئێمەش جێبەجێی بکەین و هیچ جیاوازیەک نییە لە نێوان منداڵی کوڕ و کچدا لەبەر ئەوەی فەرمانەکە گشتیە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئافرەتان هاوشێوەی پیاوانن و ئەبوو عومەر بن عەبدولبەر دەفەرمێت دەربارەی سەرتاشینی منداڵ لە کاتی گوێزەبانەدا ئەوە زانایان بە سونەتیان دەزانی و فەرموودەی صحیحیش لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتووە کە فەرموودەکەی گوێزەبانەدا فەرموویەتی سەری دەتاشرێت و ناوی لێ دەنرێت و محەممەدی کوڕی عەلی دەڵێت ساڵح بۆی گێڕاینەوە کە باوکی وتویەتی ئیمامی ئەحمەد سونەت وایە کە سەری ئەو منداڵە بتاشرێت لە ڕۆژی حەوتەمیدا کاتی سەرتاشینەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دیاری کردوین کە تاشینی سەری ئەو منداڵە دەبێت حەوتەم ڕۆژی لەدایک بوونی بێت وەک لە فەرموودەکاندا هاتووە. قەزح عەرامە. قەزح بریتیە لە تاشینی بەشێک لە سەری منداڵ و نەتاشینی بەشەکەی تری و دەربارەی قەزح چەند فەرموودەیەک هاتووە لەوانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵێکی بینی کە بەشێک لە سەری تراشرا بوو و بەشەکەی تری دەستکاری نەکرابوو. ئەویش نەهی لێکردن لەو کارە و فەرمووی یان هەمووی قژی سەری بۆ بتاشن یان دەستکاری مەکەن. کەواتە دروست نییە تاشینی بەشێک لەسەر و نەتاشینی بەشەکەی تری بە هەمان شێوە کورتکردنەوەی بەشێکی سەر و دەستکاری نەکردنی بەشەکەی تری وەک حەفر. و ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت مامۆستامان واتە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت و ئەم فەرمایشتە لە تەواویەتی خۆشویستنی خوددا و پێغەمبەرەکەیەتی صلی الله عليه وسلم بۆ دادپەروەری و فەرمانیان بە دادپەروەری کردووە تەنانەت دەربارەی مرۆڤ لەگەڵ نەفسی خۆیدا بەوەی کە قەدەغەی کردووە لەوەی کە بەشێک لە سەری بتاشێ و واز لەوەی تری بهێنێ چونکە ئەواستەمە لە سەری مرۆڤ و هاوشەوەی ئەمە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی کردووە لە دانیشتن لە نێوان هەتا و سێ بەردا چونکە ستەمە لە بەشێک لە جەستە و هەروەها نەهی کردووە لەوەی کە مرۆڤ بەڕێدا بڕوات لە کاتێکدا کە یەک تاک پێڵاوی لە پێدا بێت بەڵکو دەبێت یان هەردوو تاکەکەی لە پێ بکات یان بە پێخواسی بڕوات. و قەزح 4 جۆری هەیە. یەکەمیان ئەوەیە کە هەندێک بەش لەسەری بداشێت لێرە و لەوێ کە ئەمەش لە تەقزع السەحابەوە هاتووە واتە پەرشوبڵاوی هەوری ئاسمان. دووەم ئەوەیە کە ناوەڕاستی سەری بتاشێ و واز لە ملاو لەولاکەی بهێنێت. سێیەم ئەوەیە کە ئەملاو ئەولای سەری بتاشێ و واز لە ناوەڕاستەکەی بهێنێ. چوارەم ئەوەیە کە پێشی سەری بتاشێ و واز لە پشتە سەری بهێنێت. ئەمانە هەمووی قەزەعن والله ئەعلەم. بەخشینی زیو بە قەدەرکێشی قژی لە دوای تاشینی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردە فاتمەی کچی کە بەقەد وەزنی قژی حەسەن زیو بکرێت و بیکات بەخێر کە دەفەرمێت ئەی فاتمە سەری منداڵەکەت بتاشە و بەقەد کێشی قژەکەی زیو بکڕە و بیکە بەخێر. پاشان فاتمە فەرمووی منیش قژە تاشراوەکەیم کێشا وابزانم کە بەقەد درهەمێک بوو یان چەند درهەمێک. لەوانەیە هەندێک بڵێن تاشینی سەری منداڵ و کێشانی و کڕینی زیو و بەخشینی تایبەتە بە یەکێکەوە کە گوێزەبانە نەکات بۆ منداڵی. بەڵام فاتمە ڕەزای خوای لێبێت بەردەوام لە دوای ئەوە هەر کاتێ منداڵی ببووایە سەری دەتاشی و بەقەد وەزنی قژەکەی زیو دەبەخشێ بە هەژاران و بە هیچ شێوەیەک بەخشینی ئاڵتون دروست نییە چونکە لە فەرموودەکاندا هاتووە تەنها باسی زیو کراوە و ئەوەش بۆ چوونی حافظە و کاتی بەخشینی زیوەکە ڕۆژی حەوتەمە چونکە لە فەرموودەکاندا هاتووە باسی تاشینی سەر دەکات لە حەوتەم ڕۆژدا و ئەوەش هەمان بۆ چوونی ئیمام ئەحمەدە و لەبەر ئەوەی زیو ئێستا مامەڵەی پێناکرێ و سکەیەکی ڕەسمی نییە لە وڵاتدا هەر بۆیە دروستە بەقەد کێشی قژی منداڵەکە پارەی ئەمڕۆ بدەیت بە هەژار. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. دروست نییە بە هیچ شێوەیەک خوێنی ئاژەڵەکە بدرێت لە سەری منداڵەکە لاپەڕا 85.
لە سەردەمی نەفامی بێباوەڕیدا ئەگەر کەسێک لە ئێمە منداڵێکی کوڕی ببوایە مەڕێکی بۆ سەردەبڕی و خوێنەکەی دەسوی لەسەری منداڵەکەوە، بەڵام کاتێک کە خوای گەورە ئیسلامی بۆ ناردین و نەفامی نەما هەڵدەستین بەسەر بڕینی مەڕ و سەری منداڵەکەمان دەتاشی و لە باتی ئەوەی خوێن بدەین لەسەری منداڵەکە زەحفەرانمان دەدا لەسەری کە بریتە لە بۆنێکی خۆش و ئەم فەرمودەیە ئەوەی لێ وەردەگیرێت کە سوورکردنی سەری منداڵ بە خوێنی ئەو حەیوانەی کە بۆی سەردەبڕێت لە کار و پیشەی سەردەمی نەفامیە و ئەو کارە بە هاتنی ئاینی ئیسلام هەڵوەشاوەتەوە و نەماوە و لێدانی زەحفەرانیان هەر بۆنێکی خۆش لەسەری منداڵەکە کارێکی چاکە. هەروەها لە ڕیوایەتێکی تردا هاتووە کە عائیشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردین کە لە جیاتی خوێن بۆن خۆشی بدەین لەسەری منداڵی تازە لەدایک بوو. هەروەها مەهنا بن یەحیە الشامی دەفەرمێت لەلای ئەبوو عەبدوڵڵا ئەحمەدی کوڕی حەنبەل بووم باسی فەرمودەکەی یەزیدی کوڕی عەبدولمەزنیم لەبۆ کرد کە لە باسکیەوە دەیگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت گوێزەبانە بۆ منداڵ دەکرێت و بە هیچ شێوەیەک خوێن نزیکی سەری ناخرێتەوە. ئیمامی ئەحمەدیش ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت چەند فەرمودەیەکی تەواو ڕێک و پێکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. یەک لە دوای یەک ئەنجامدانی کارەکان التەرتیب لاپەڕە 87 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت حەیوانەکە سەردەبڕێت و سەری منداڵ دەتاشرێت و ناوی لێ دەنرێت. هێندێک لە زانایان پیتی واویان کردووە بە بەڵگە لەسەر ئەوەی کە مەرجنیە ئەو کارانە یەک لە دوای یەک بکرێت بەبێ پێش و دواخستن، بەڵام لە ڕیوایەتەکەی ئەبی شێخ لە فەرمودەکەی سەموورە هاتووە حەوتەم ڕۆژ ئەو حەیوانە سەردەبڕێت و پاشان سەری منداڵەکە دەتاشرێت و ئیبن جەریج دەفەرمێت یەکەم جار حەیوانەکە سەردەبڕێت پاشان سەری منداڵەکە دەتاشرێت و بۆ چوونێکی عەتایی باس کردووە کە پێچەوانەی ئەو تەرتیبەیە. ئیمامی بەغوی لە تەهذیبدا دەفەرمێت سونەت وایە کە حەیوانەکە سەر ببڕێت ئینجا سەری منداڵەکە بتاشرێ و ئیمامی نەوەوی لە شەرح المەهذەبدا ئەو بۆ چوونەی هەڵبژاردووە بەڕاستی داناوە. چەند حکمێکی تایبەت بە گوێزەبانە. یەکەم، پێویستە ئەو حەیوانەی بۆ گوێزەبانەکە بەکاردێت مەڕ بێت یان بزن یاخود بەران. دووەم، دەبێت ئەو ئاژەڵە ساغ بێت و بێعەیب بێت و عەیبیش زۆری هەیە لەوانە کوێری دیار و ئاشکرا، نەخۆشی و شەلی و لاوازی زۆر هەتا دوایی. و ئیمامی مالیک دەفەرمێت گوێزەبانە هاوتای سەربڕینی هەدی و قوربانیە، دروست نییە وڵاخی کوێر بکرێت بە گوێزەبانە، هەروەها لە ڕوو لاواز و قات شکاو و نەخۆش و نابێت لە هیچ گۆشت و پێستەکەی بفرۆشرێت و ئێسقانەکانی دەشکێنرێت و خاوەنەکەی لێشی دەخوات و لێشی دەکات بەخێر. سێەم، سوورکردنەوە و لێنانی گۆشتەکە چاکترە و باشترا وەک لەوەی هەر بە کاڵی دابەش بکرێت بەسەر خەڵکیدا. قەستەڵانی دەفەرمێت سنت وایە گۆشتی حەیوانەکە ئامادە بکرێت و لێ بنرێت وەکو هەموو ئەو بۆنانەی کە چێشت و گۆشتی تێدا لێ دەنرێت و خەڵکی بۆی بانگ دەکرێت. عەبدولمەلیک مەیمونی دەفەرمێت پرسیم لە ئیمام ئەحمەد گۆشتی ئەو حەیوانە لێ دەنرێت، فەرمووی بەڵێ، هەروەها ئەوە هەمان بۆ چوونی عەتاءە. و ئەبوو داود دەفەرمێت لە ئیمام ئەحمەدیان پرسی ئەو ماڵە لەسەریان قورسە بیکەن بە خواردن، فەرمووی باخۆڕاگر بن. و ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت لەبەر ئەوەی کە خواردنەکەی لێنا ئەوە ناڕەحەتی لا بردووە لەسەر هەژاران و دراوسێکان کە خۆیان ئامادەی بکەن و ئەمەش زیادە چاکەیەکە و سپاسکردنی ئەو نیعمەتەیە و دراوسێ و منداڵان و هەژاران خۆشحاڵ دەبن پێی، لەبەر ئەوەی ئەگەر کەسێک خواردنێکی پێشکەش بکرێت کە ئامادە کرابێت بۆ خواردن، خۆشی و شادیەکەی زیاتر و تەواوتر دەبێت بۆی تا ئەوەی کە بەکاڵی بدرێتێ و تووشی ناڕەحەتی و خەرجی بێت بۆ ئامادەکردنی. هەر بۆیە ئیمام ئەحمەد دەفەرمێت بابیکەن بە خواردن و خۆڕاگر بن. چوارەم، دروست نییە کۆبوونەوەی دوو کەسیان زیاتر لە کڕینی ئاژەڵێکدا بۆ گوێزەبان، هەروەها دروست نییە سەربڕینی حەیوانێک وەکو گوێزەبانە بۆ دوو منداڵ یان زیاتر، بەڵکو هەر منداڵە و بەشە حەیوانی خۆی بۆ سەردەبڕێت بە تەنها، لەبەر ئەوەی بەڵگەیەکمان نییە تا بڵێن دروستە و دەربارەی ئەوەی کە کەسێک قوربانی بکات و ناوی گوێزەبانەشی لێ بهێنێ لەگەڵیدا واتە ئاژەڵێک سەر ببڕێت بە مەبەستی قوربانی گوێزەبانە بەیەکەوە. ئەوە ئیمامی ئەحمەد سێ بۆچوونی هەیە. یەکەمیان، دروستە و جێگەی هەردووکیانی بۆ دەگرێتەوە. دووەم، تەنها جێگەی یەکێکیان دەگرێتەوە و یەکیانی لەسەر لا دەچێ. سێم، وەستاوە لەسەر مەسەلەیەکدا و فتوای بە هیچیان نەداوە، بەڵام پێویستە ئەوە بزانین کە هەموو عیبادەتێک لە چۆنیەتی و چەندەتی تا دەبێت بوەستین و لە خۆمانەوە هیچ نەکەین هەتا بەڵگەمان بەدەستەوە نەبێت لە قورئان و سوننەت و وتەی زانایانی پێشین. پێنجەم، دەبێت گوێزەبانەکە سەربڕینی حەیوان بێت، نەک نرخی حەیوانەکە بکرێت بەخێر، واتە پارەدان دروست نییە لەبەر ئەوەی سەربڕینی حەیوانەکە لە شەرعدا مەبەستە
وە گوێزەبانەش سەربڕین خۆی بۆ خۆی عیبادەتە و لە قورئاندا لەگەڵ نوێژدا باس کراوە، وەک خوای گەورە دەفەرمێت فەصەلی لڕەبیکە وەنحەر سوورەتی کەوثەر ئایەتی 2. هەروەها سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە سەربڕینی حیوانەکە و دروست نییە لە سنەت و کردداری پێغەمبەر صلی الله عليه وسلم لا بدەین. و سلێمان بن ئەشحەف دەفەرمێت پرسیار کرا لە ئیمام ئەحمەد، منیش گوێم لێ بوو دەربارەی حەوتەم، وتیان حەوتەم بەلاتەوە باشترە یان نرخی وڵاخەکە بدرێتە هەژاران؟ فەرمووی حەوتەکەم بەلاوە باشترە. 6. سنەت وایە ئێسقانی ئەو حەیوانەی کە سەر دەبڕێت نەشکێنرێت، بەڵکو لە شوێنی جونگەکان لێکجیا بکرێتەوە و گۆشتەکەی لێدا بماڵرێت. و ئیمام ئەحمەد فتوای بەوە داوە کە بە هەمان شێوەش عەطا و جابر و عائیشە ڕەضای خۆیان لێبێت و ئیمامی شافعیش ڕەحمەتی خوای لێبێت. بەڵام ئیمام مالیک بە دروستی زانی وەشکاندنی ئێسقانی ئاژەڵەکە و فەرموویانە هیچ بەڵگەیەکی سەحیح نییە کە ئەو کارە قەدەغە بکات و عادەت وایە کە ئێسقانی ئاژەڵ شکێنراوە کە گۆشتی پێوە بووە و ئەوەش بەرژەوەندی تێدایە بۆ خواردنی و زیاتر سوود لێوەرگرتنی و هیچ مەسلحەتێک نییە کە ئەو کارە مەنع بکات و ئەوانەشی کە دەڵێن نابێت ئێسقانی ئەو ئاژەڵە بشکێنرێت دەستیان گرتووە بە هەندێک لەو فەرمایشتانەی کە باسمان کرد لە هاوەڵان و تابعین و ئەو فەرموودا مرسەلەی ئەبوو داودیش و دەڵێن بەو شێوەیە جوانتر و چاکتر و ڕێزی خواردنەکەشی تێدایە و مادەم لە جیاتی ئەو منداڵە سەر دەبڕێت باشتر وایە ئێسقانی نەشکێنرێت وەکو گەشببینیەک بە سەلامەتی و لە شتاقی ئەو منداڵە. 7. هیچ فەرمودەیەکی سەحیح نییە کە بڵێت پێویستە قاچی حەیوانەکە ببرێت بۆ لای مامانەکە و بدرێت بەو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.